لە پێناو پەرەپێدان بە کەرتی کشتتوکاڵ و زیاتر بژانەوەی ئەو کەرتە وەزارەتی کشتتوکاڵ لە ڕێگای پرۆژەیەکی نوێوە دەستەبەرکردنی کۆمەڵایەتی بۆ ئەو کرێکارانە دەکات کە لەو کەرتە کار دەکەن. خاوەنی پرۆژە کشتتوکاڵیەکانیش ئاماژە بەوە دەکەن ئەو پرۆژەیە جگەلەوەی مافی کرێکاران دەپارێزێت لە هەمان کاتدا ڕۆڵی گەورەی هەیە بۆ گەشەپێدانی کەرتی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستان. کشتتوکاڵی مۆدرن ئەنجام دەدەین لەناو پرۆژەکەمان بە نزیکی 50 کرێکار کار دەکاتن ڕۆژانە. لە کرێکارەکانمان سێ کرێکیاری بیانیمان هەیە، باقی دیکە کرێکارەکانمان هەمووی کوردی خۆماڵین. بە شێوازێکی باش پێشوازی لێ دەکەین بەو بڕیارە حکوومەتی هەرێمی کوردستان چووکە داهاتوێکی باش لە بۆ کرێکاران هەم لە بۆ خاوەن پرۆژەکان دابین دەکاتن. ئەوە وا دەکات کە ژیانی کرێکاران لە داهاتوودا بەرەو باشتر بڕوات کە دەستەبەرێکی کۆمەڵایەتیان دەبی لە بۆ دابینکردنی بژێوی ژیانیان. وتەبێژی وەزارەتی کشتتوکاڵیش دەڵێت ئامانجی سەرەکی ئەو پرۆژەیە دابینکردنی زۆرترین ژمارەی کرێکاری خۆماڵیە لە پرۆژە کشتتوکاڵەکاندا و لە هەمان کاتدا بازاڕی کاری ناوەخۆیی بەهێزتر بکرێت. هەر ئامانج لە بڕیارەکە ڕخستنی کاری کرێکاران و پرۆژە کشتتوکاڵیەکانە لە سیستەمێکەوە بتوانێت بە شێوێکی ستاندار کار بکات و هەم بۆ جوتیارانی سوودمەندی زیاتر دەبێت. لەو کاتە کرێکارەکانی لە ئاستێکدایە ینی کەم و زیادی کرێکارەکان ڕێک دەخرێتن، ینی هیچ پرۆژە کشتتوکاڵیەکان کەمتەرانی تووشی شکستێکی وا نابن لە نەبوونی کرێکار و بەڕێوەچوونی کارەکانیان. بە گوێرەی پرۆژەکەی وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان هەر پرۆژەیەکی کشتتوکاڵی دەبێت لە 175 کرێکارانی خۆماڵی بێت و لە 125 کرێکارانی دیکەی بیانی بن بۆ مەرجەی ئەو پسپۆڕانەی لە کرێکارانی خۆماڵیدا نەبێت. بڕیار محەممەد کورساد نیوز هەولێر.